ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی جومعە. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێکتان بۆ خوێن. ناڕەزایەتی خەڵکی سنە لە ئازگرانی شتومەک، ئەزیەت و ئازاری دەستفرۆشان لە مەهاباد، پیشاندنی ئەسید بەسەر ڕوومەتی ژنێک لە جوانڕۆ، دەست بەسەرکردنی دووهاوڵاتی لە مەهاباد و سەقز، ئاگرکەوتنەوە لە ناوچە شاخاویەکانی پاوە و سەلاسی باوەجانی، ڕێگری لە خۆپیشاندانی مامۆستایان لە سلێمانی و گیان بەخەتکردنی 20 قوتابی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران. ناڕزایەتی خەڵکی شاری سنە لە ئازگرانی شتومەک بە پێی هەواڵی گەیشت و بە دوای هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران. نرخی کەلوپەل و پێداویستیەکانی ژیان لە پارێزگای کوردستان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و ئەو بابەتەش ناڕزایەتی خەڵکی بە دوای خۆی داهێناوە. بەوتەی هەوڵاتیان نرخی نان 50 بۆ لە 100 گران بووە و مادە خۆراکیەکانی دیکەش بە هەمان نیسبەت نرخەکانیان چووەتە سەرەوە. گرانی لە ڕادەبەدەری پێداویستیەکانی ژیان لە پارێزگای کوردستان لە حاڵێکدایە کە پێشتر بەرپرسانی دەوڵەتی لە وستانە ڕایانگەیاندەبوو کە هیچ چەشنە گۆڕانکاریەک لە نرخەکاندا ڕووی نەداوە. ئەزیەت و ئازاری دەستفرۆشان لە مەهاباد. بە پێی راپۆرت و سەرچاوەکانی هەواڵ، مەئمورانی شارەوانی مەهاباد هێرشیان کردوتە سەر دەستفرۆشانی ئەو شارە و کاسبکارانیان ئازارداوە. بەوتەی هاونیشتمانیان، ڕژێمی جەنایەتکاری ئیسلامی بەهۆی گەندەڵی و سیاسەتە هەڵەکانی ئابووری وڵاتی تا ئاستی داڕمان بردووە و کاتێک چینی هەژاری کۆمەڵگا دەیانەوێت لە ڕێگەی دەستفرۆشیەوە ژیانی خۆیان و بنەماڵەکانیان دابین بکەن، مەئمورانی سەرکوتگەری شارەوانی هێرش دەکەنە سەریان و ئازاریان دەدەن. بۆ نمونە لە شاری مەهاباد کەسێک بە ناوی سەلاح شێخپور لەگەڵ چەند بەسیجی دیکە هێرشیان کردوتە سەر دەستفرۆشی بەنداوی مەهاباد و هەوڵی زەوتکردنی کەلوپەلەکانیان داوە. پیشاندنی ئەسید بەسەر دەموچاوی ژنێک لە جوانڕۆ. لە ڕۆژانی ڕابردوودا هاوژینی ژنێکی تەمەن 25 ساڵی خەڵکی جوانڕۆ بە ناوی یاوەر ساڵەحی لە پێش چاوی منداڵەکەی ئەسیدی بەسەر دەموچاوی هاوسەرەکەیدا کردووە و ئێستا ئەو قوربانیە لە نەخۆشخانە بەستەری کراوە. بەپێی زانیاریەکان هەفتەیەک لەمەوبەر یاوەر ساڵەحی بە بیانووی کێشەی خێزانی هاوژین و منداڵەکەی کە تەمەنی 8 ساڵە لە شار دەیانباتت دەرەوە و ئەسید بە سەرچاوی ژنەکەیدا کردووە لە جێگایە. لا کامیەوە جەنایەتەشدا سەر هەردوو دەست و گەردن و چاوی ئەو ژنە بە سەختەی بریندار بووە. بەوتەی هاوڵاتیان تاوانبار لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر نەکراوە و ئازادانە هەتاکو ئێستاش لە شەقەمەکانی جوانڕۆدا دەسوڕێتەوە. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە مەهاباد و سەقز. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی مەهاباد و سەقز بە ناوەکانی محەممەد لوتفی فەر تەمەن 23 ساڵ و ئەیوب جەوانپور لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێی زانیاریەکان ڕۆژی 30 جۆزەردانی 1430 هەتاوی هێزە ئەمنیەکانی مەهاباد هێرشیان کردوتە سەر ماڵی محەممەد لوتفی فەر و وێڕای پشکنینی ماڵەکەی و هاوڵاتیان بە شێوازێکی تونند و تیژانە دەست بەسەر کردووە. لە ڕۆژانی ڕابردووشدا چالاکێکی مەدەنی خەڵکی سەقز بەناوی ئەیوب جەوانپور لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە گەڕەکی 11 گوڵان دەست بەسەر کراوە و پاش لێپرسینەوە و لێدان بە دانانی وەسیقا ئازاد کراوە. ئاگرکەوتنەوە لە ناوچە شاخاویەکانی پاوە و سەلاسی باوەجانی. ڕۆژی چوارشەمە 4 پوشپەڕ ئاگر لە دارستانەکانی پاوە و سەلاسی باوەجانی کەوتەوە و ئاگرەکەی پاوە لەلایەن ژینکە دۆستانەوە کۆنتترۆل کرا، بەڵام دارستانەکانی ناوچەی سەلاسی باوەجانی هێشتا لە ئاگردا دەسووتێت. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، یەکێک لە ناوچە زیان لێکەوتوەکان چیای بەموو لە سنووری نێوان کوردستانی ئێران و عێراقە، ناوچەیەک کە بەشێک لە بنکە سنووریەکانی سوپای پازاران تێیدا هەڵکەوتووە و هاتوچۆی گشتی بەهۆی کۆنتترۆلی توندی ئەمنیەتیەوە سنووردار کراوە. بەوتەی هاوڵاتیانیش
هۆکاریە و ئاگرکەوتنەوەیە هێزەکانی سپای پاسدارانە و ڕێگە بە ژینگە دۆستان و خەڵکی مەدەنی نادەن کە هەوڵی دامرکانەوەی ئاگرەکە بدەن. بۆ هۆیشەوە ئاگرەکە پەرەی سندووە و کۆنتڕۆڵکردنی ئەستەم بووە. ڕێگری لە خۆپیشاندانی مامۆستایان لە شاری سلێمانی. ڕۆژی پێنجشەمە 5 پوشپەڕ مامۆستایانی سلێمانی هەوڵی بەڕێوەبردننی خۆپیشاندانیاندا، بەڵام لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگریان لێکرا و چەندین کەسیش دەست بەسەر کران. بە پێو بانگەوازەی پێشتر بڵاوکرابووەوە بڕیار بوو مامۆستایانی سلێمانی لە ڕۆژی پێنجشەمە دژ بە نەدانی موچە خۆپیشاندان بکەن، بەڵام هێزە ئەمنیەتیەکان هێرشیان کردە سەر چالەکانی سیاسی، ڕۆژنامەنووسان، هەواڵنێران و مامۆستایانی ناڕازی و چەندین کەسیان دەست بەسەر کرد. ناسناوی بەشێک لە دەست بەسەرکراوان بریتە لە عەلی حەمەد ساڵح، سەرۆکی بڕیاردەری ڕەوتی هەڵوێست، دکتۆر ڕێبوار کەریم و دکتۆر غالب محەممەدیان. گیانبەختکردنی 20 قوتابی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران. لە ماوەی 12 ڕۆژ هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران 20 قوتابی لە شارە جیاوازەکانی ئێراندا گیانیان بەخت کردووە. بەوتەی وەزیری ئاموزش و پەروەرش لە نێو قوربانیدا معەلیم هەیە کە دواتر ناسناویان بۆ ڕایگەشتی ئاشکرا دەکرێت. لەو هێرشانەدا زیان بەرچەند قوتابخانە کەوتووە و 20 قوتابیش گیانیان لەدەستداوە. لە ڕۆژانی ڕابردووشدا ناسناوی 4 پزیشک و 4 ئەندامی هێزەکانی ڕێکخراوی مانگی سوور بڵاو کرابووە کە لە هێرشەکانی ڕژێمی جەنایەتکاری ئیسرائیل گیانیان لەدەستدا بوو. لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانەکانی قوم و عێراق لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەدامی 2 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی قوم و عێراق جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، ڕۆژانی دووشەمە و سێشەمە 2 پوشپەڕ 2 بەندکراو بە ناوەکانی حەبیب سولەیمانی و عەزیم محەممەدی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی عێراق و قوم لە سێدارە دراون. بەوتەی چالەکانی مافی مرۆڤ لە مانگی جۆزەردانی 1404 هەتاویدا 140 بەندکراو لەلایەن دەستگای قەزای ڕژێمەوە ئەعدام کراون کە 5 کەسیشیان ژن بوون. دەست بەسەرکردنی 3 شارومەند لە 3 شاری ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 2 شارومەندی بەهایی و هاوڵاتیەکی بەلوچ لە شارەکانی قەزوێن، قایمشار و خاش لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێنراون. بەپێی زانیاریەکان هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم هێرشیان کردووەتە سەر ماڵی 2 شارومەندی بەهایی لە شارەکانی قەزوێن و قایمشار بە ناوەکانی گوڵڕیز نووری و نازەنین عەبدینی و وێ ڕایدەستگرتن بە سەرکەلوپە لە شەخسیەکانیاندا ئەو 2 شارومەندیان بە شێوازێکی توند و تیژانە دەست بەسەر کردووە. لەلایەکی دیکەوە هێزەکانی ئیتلاعاتی سپا لە شارستانی خاش بە بیانوویدانانی بابەت لەسەر شەڕی ئێران و ئیسرائیل شارومەندێکی بەلوچیان بە ناوی محەممەد ڕەزا حەبیبی نەسب تەمەن 28 ساڵ دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی مەدەنی خەڵکی دێهدەشت. فەرشاد دەستمۆزدی چالاکی سیاسی و مەدەنی خەڵکی دێهدەشت لەلایەن لقی سەودووی دادگای ئینقلابی پارێزگای کۆکولۆیە و بۆیە ڕەحمەد بە 6 ساڵ و 3 مانگ و 1 ڕۆژ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. بە پێی راپۆرتەکان فەرشاد دەستمۆزدی بە تۆمەتەکانی چالاکی تەبلیغی دژ بە نظام، ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات و بێڕێزی بەڕێبەری سەرجەم بە 6 ساڵ و 3 مانگ و 1 ڕۆژ زیندان مەحکوم کراوە کە سۆرترین سزا واتە 5 ساڵی بۆ جێبەجێ دەکرێت. هۆشداری ئەمریکا و ئیسرائیل بە کۆماری ئیسلامی. بە پێی راپۆرتی ڕۆژنامەکانی ئیسرائیل بەرپرسانی دەوڵەتی لە ئیسرائیل و ئەمریکا داوایان لە کۆماری ئیسلامی کردووە کە هەموو پاشکەوتەکانی ئۆرانیۆمی لە 60 ڕادەستی ئاژانس بکات، دەنا بۆ جارێکی دیکە هێرش دەکەنەوە سەری. لە ڕۆژنامەکانی ئیسرائیلدا ڕادەستکردنی ئۆرانیۆمی پیتێنراوی لە 60 کۆماری ئیسلامی وەکوو پێش شەرتی دانوستانەکانی داهاتوو باس کراوە. ڕۆژی ڕابردوو مەجلیسی ڕژیم گەڵاڵەیەکی بۆ هەڵپەساردنی هاوکاریەکانی لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی پەسەند کرد و ڕۆژی پێنجشەممەش سێرگەی لاورۆڤ وەزیری دەرەوەی ڕووسیە داوای لە کۆماری ئیسلامی کرد درێژە بە هاوکاریەکانی لەگەڵ ئاژانس بسات. هەروەها دەوڵەتی عومان
هەفتەی داهاتووی وەکو کاتی دەستپێکردنەوەی دانوستانەکان لەگەڵ کۆمەری ئیسلامی دیاری کردووە. بەڵام وێڕای ڕەزامەندی دەوڵەتی ئەمریکا هێشتا بەرپرسانی ڕژیم وەڵامێکیان نەداوەتەوە. گیان لە دەستدانی 16 کەس لە خۆپیشاندانەکانی خەڵکی کینیا دژ بە دەوڵەت. ڕۆژی چوارشەمە 4 پوشپەر خەڵکی کینیا لە قاڕەی ئەفریقا دژ بە سیاسەتەکانی دەوڵەت ڕژانە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕ هاتن. لە ئەنجامی تێگەڵچوونەکانی ڕۆژی چوارشەمەدا بەلانی کەم 16 کەس گیانیان لەدەستدا. ناڕزایەتیەکانی خەڵکی کینیا لە ساڵ ڕۆژی خۆپیشاندانەکانی ساڵی ڕابردوو دژ بە چوونەسەرەوەی ئاسی باجی ساڵانە دەستی پێکردووە و هێزەکانی پۆلیس بە ماشێنی ئاوپاش، گازی فرمێسڕێژ و فیشەکی جەنگی بۆ تێکدانی ناڕزایەتیەکان کەڵکیان وەرگرتووە. ڕۆژی چوارشەمە 16 کەس بە تەقەی هێزەکانی یان هێزە ئەمنیەکانی کینیا گیانیان لەدەستداوە و بەدەیان کەسیش بریندار. کۆمەڵکوژی خەڵکی فەڵەستین و بێدەنگی کۆمەڵگای جیهانی دوایین هەواڵ. ڕۆژی پێنجشەمە 5 پوشپەر هێزەکانی ئەرتەشی ئیسرائیل هێرشیان کردە سەر ئاوەرەکانی کەرتی غەزە و بەهۆیەوە 130 فەڵەستینی گیانیان لەدەستدا. بە پێڕاپۆرتی ئەلعەرەبیە ئەرتەشی ئیسرائیل خێوەتی ئاوەرەکانی لە خانی یونس، مەواسی و عەتار بۆردومان کردووە و لە ئەنجامی ئەو هێرشانەدا 130 فەڵەستینی گیانیان بەخت کردو و بەدەیان کەس بریندار بوون. هەروەها گروپە تونداژۆکانی ئیسرائیل لە کەرانەی باختەری هێرشیان بردووەتە سەر فەڵەستینیەکانی دانیشتووی گوندی کەفەر مالک لە ڕاماڵ و وێڕای کوشتنی 3 کەس ماڵەکانیان سووتاندووە و چەندین کەسیشیان بریندار کردووە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.